درباره سکترین پیشەسازی ئەم دێ هەنێکی زیاتر ڕاستی میوانێکی من هەیە برز طيب کێژوو بڕێڤەبەرێ گشتیە پیشەسازیە هەولێرێ لە وەزارەتە بازرگانی و پیشەسازی لە هەولێرێ لەگەل منە دەم باش برز لە هەولێرێ مۆڵەتە چل بژین پرۆژەیەن پیشەسازی هاتیەدان ئەو چل پرۆژێن هەیە زیاتر ئەس خوازم بزانم د چ بوارێکی پیشەسازیەدانە بله زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە تاوان ئەو ژمارەی کە جەنابەت باست کرد ئەوە دوێنێ لە لیژنەی پەرەپێدان و پشتگیریکردنی پرۆژە پیشەسازیەکان لە پارێزگای هەولێر کە لیژنەیەکە بە ئەمری ئەنجومەنی وەزیران و بە سەرۆکاتی بەڕێز پارێزگاری هەولێر و ئەندامەتی لاەنە پەیوەنددارەکان مانگانە ئەو لیژنەیە کۆبوونەوەی خۆی دەکە بۆ دابینکردنی زەوی بۆ کارگەکان ئەو چل پرۆژەی کە باز دەکرێت دوێنێ لە کۆبوونەوەی دوێنێ زەوی بۆ دابین کرا کە بەشێکی لەلایەن وەزارەتی بازرگانی پیشەسازی مۆلەت درا و بەشێکیشی لەلایەن دەستەی وەبەرهێنان مۆلەتیان پێ دەدرێت پاش دابینکردنی زەوی بۆیان و جۆری پرۆژەکانش بەڕاستی توانین برین لە ڕووی قەبارە و لە ڕووی جۆری پرۆژەکان جۆرا و جۆرن کە پرۆژەی خۆراکی بیناسازی فلزی نافرزی لە خۆ دەگرێت زۆر باشە دیارە ئەم چل پرۆژەیە بە قەبارەی چەند بە چ سەرمایەک دەست پێ دەکەن وەکو سەرما ناتوانم لێرە تەخمینی کەم بەڵام دەمێ بەڕاستی ئەوە ڕاستکەمە یعنی ئەو چل پرۆژەی دوێنێ باس کرا ئەو ژمارە نییە کە برین عەفو دەمێ ئەوە ڕاست بکەم چکە ئەو پرۆژانە کە مۆلەت دراینە مەسەلەن لە 2022 لە سنووری پارێزگای هەولێر لەلایەن وەزارەتمان وەزارەتی بازرگانی پیشەسازی زیاتر لە 106 پرۆژە بووە هەروەها لەلایەن دەستەی وەبەرهێنانیش لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی وەبەرهێنانی هەولێر چەندین پرۆژە مۆلەت درا کە پرۆژەکان جۆرا و جۆرن لە ڕێی ئەو لیژنەیە کە باسم کرد لە پارێزگای هەولێر مانگانە یان بە پێی پێویست ئەو لیژنەیە کۆبوونەوەی خۆی دەکات و زەوی دابین دەکات بۆ پرۆژەکان زۆر باشە ئێمە بەڵام کاری زیاتریش هەیە لەسەر بابەتی پشتگیریکردنی بەڵێ بەڵێ ئێمەش هەر مەبەستمان ئەوەی ئێستا بوو پرۆژە پیشەسازیەکان پێ بکات چ کاریگەریەکی لەسەر سێکتەری پیشەسازی دەبێتن لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای هەولێر بە تایبەتی بە تاکید پەرەپێدان و پێشخستنی کەرتی پیشەسازی سەرەڕای ئەوەی کە بوعدێکی ئابووری هەیە هەروەها بوعدێکی ئیجتماعیشی هەیە کە سەرەڕای ئەوەی کە دەبێتە هۆی ئەوەی کە خاوەن کارگەیەک مەسەن کارگەکەی دا بمەزرێنێ و خۆی قازانج بکەویان بەرهەمی ناوخۆ زیاد بکە هەلی کاریش بەڕاستی دەرەخسێنی ئەو ڕەخساندنی ئەو هەلی کارە کە بوعدێکی ئیجتماعی هەیە کە وا دەکا بوارێکی زیاتر بە گەنجان بە خەڵکی بێکار بدا بۆی ئەوانج بکەونە سەر کار وە بژێوی ژیانیان لەو ڕێگەیەوە دابین بکەن کە وەکو باسم کرد هەم بوعدێکی ئیقتصادی هەیە و بوعدێکی ئیجتماعیشی هەیە بەڕاستی بە کەوتنە کاری ئەو پرۆژانەی کە بەڕێز باست کرد پێشووتر ئەوانەی زەق و دیار بوون زیاتر پرۆژەی نیشتەجێ بوون بڵێن باس لێوە دەکرا دەمەوێت بزانم پرۆژەی پیشەسازی لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان واتە لە 4-5 ساڵی ڕابردوودا بەگشتی سەدا چەند ئەگەر بە نسبەیەک هەبێت لە ساڵە چەند زیادی کردووە وەکو نسبە دەتوانین برێن مۆلەت ژمارەی ئەو مۆلەتانێک کە بە پرۆژە پیشەسازیەکان دراوە زیادی کردیە لەو 3-4 ساڵەی ڕابردوو چکە یەک لە بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستان و لە هێلە گشتیەکان یەک لەو و لە نەخشە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە هاتووە کە پشتگیریەکی زیاتر احتمامێکی زیاتر بە کەرتی پیشەسازی بدرێ کە یەکە لەو کەرتە ئابووریە نانەوتیانەی کە دەکرێت بەڕاستی دەوری ئەوەی هەبی کە سەرچاوی داهات بکاتە هەمە چەشن و شانبەشانی کەرتی کشتوکال و کەرتی گەشت و گوزار
فبۆ بە چەندین ڕێگا بە چەندین میکانیزم ئەنجومەنی وەزیران لەسەر خەتە لە ڕێگای وەزارەتە پەیوەنددارەکان لە ڕێگای دەستە پەیوەنددارەکان بۆ نمونە بۆردێکی گەشەپێدانی پیشەسازی و بازرگانی بە ئەم فەرمانی ئەنجومەنی وەزیران دەرچووە بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری بازرگانی پیشەسازی کە کار لەسەر چارەسەرکردن و نەهێشتنی گرفتەکانی بەردەم پرۆسەی گەشەپێدانی پیشەسازی دەکەن هەروەها لیژنەیەکی تر هەیە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی بەردەم هێنانی مادەی سەرەتایی و ئامێرەکان بۆ ئەو کارگانەی لە سنووری بۆ هەولێر و هەرێمی کوردستان کار دەکەن کە ئەوە ژوای کردیە بەڕاستی هەماهەنگی لە نێوان لاەنە پەیوەنددارەکان و ئەوەی کە پەیوەست و پەیوەنددارن بە پرۆسەی گەشەپێدانی پیشەسازی هەماهەنگیەکی زیاتر هەبی و ئەو لیجانانە ئەکتیڤ بن و ئاگایەکی زیاتریان لە یەکتر هەیە بۆ ئەوی بە زووترین کات بتوانن ئەو گرفتانێک کە دێتە بەردەم خاوەن کارگەکان بە زووترین کات چارەسەریان بۆ بدۆزنەوە و هەروەها لیژنەیەکی تر ئەم بە فەرمانی ئەنجومەنی وەزیران دەرچووە کە لە بە سەرۆکاتی بەڕێز پارێزگاری هەولێر ئەویش بە ئەندامێتی لاەنە پەیوەنددارەکانی کەرتی پیشەسازی ئەوانیش مانگانە یان بە پێی پێویست کۆبوونەوە دەکرێت هەم بۆ چارەسەرکردنی گرفتەکانی بەردەم کەرتی پیشەسازی زۆر باشە دەمێ ئەوە بڵێم کە بە چەندین میکانیزم بە چەندین لە ڕێگای چەندین لیجان و هەروەها لە ڕێگای دەرکردنی چەند یاساک لە پەرلەمانی کوردستان لەو ماوەیە کە لە ڕووی یاسایەکەی ئەوانش هاندەر بووینە بەڕاستی یەک لەوان نوێکردنەوە و تعدیلکردنی یاسای ژمارە 20 ساڵی 1970 گەشەپێدانی پیشەسازی بەڕێز طیب کەژوو بەڕێوەبەری گشتی پیشەسازی لە وەزارەتی بازرگانی پێم خۆش بوو لەنێو ئەم ستودیە جوانەی کورسان 24 ئەو دانوستانە بکەی بەڵام سوپاس کە لەگەڵمان بووی